ئەی کوڕێ کوردرا بە هلبە پر بکە کار و خەبات رێ مەدە دژمن بجارك خوێنمە رێسە بێتەبات من دگۆ دیرۆک دبێژێ دژمنێم نابێ هەڤال کوردکن خەونێ دەهاری تا ببن بەترۆل و مال تا ببن عەورێ بارانێ ئاف بدن وارێ ئەوی شین بکن دەشت و نەواڵە بمرێ خەونا نەتەوی شێخ عوبەیدوڵڵاهی نەهری مستەفای بارزان ئەڤ نەرین بوان خۆش خویا بوون وەک ستێرێ ئاسیمان شێخ سەعید قاضی محەممەد وان بخوینە خۆ دگوت ئەڤ وەڵاتێ کورد بران و مەگەیان بۆ وی فرۆت کوردستان وارەک بوهایە تەڤ دەزێر و مەرمەرە مێرگ و ڕەز دەحل و چیایە گول نەسرین و عەمبەرە ئەو فەرات تێدا ژیانە تێدە دجلێ بخوم خومە وەک مرۆڤەک جان فیدایە کەلهەکێف و دمدمە ئەی فەلەک دۆستێتە نینن بێ ئۆمید و مروەتی تو دخاپینێ مرۆڤە تو جودایێ حورمەتی فەتل و خاپێتە گرانن دوور دکن ڕۆژێن جوان پوش دکن مافێ مرۆڤە دنێڤ باغ و گولیستان شەقشەقە مێر و لە هەنگە تۆز و دوومان گورد کرد بابلیسۆکەک سۆر درابوو قەحفێ دژمن هەلدکرد ئەو سینۆرێ سەیکە بیکۆ تەڤل و خەنزیرێن لەسەر بوون دبن پێلاڤێ مێرا قیز و خۆرتژ هەر دەڤەر ئیرۆ شۆرەشگەر خویانە وار بخوینێ ئاڤ دانە جوند و کۆماندۆس دسۆژن جان فیدانە جان فیدانە